ئەم کارن هەیە بهترتە ناسکەن یادێ بشرا چ کار کردە ژیانە خۆدا شتێ وەرێ بیراتە کەرەنگ ژیانە وەڵام تەعابینە و بەلکی 5 ساڵی منز هاتمە بر مەسەوال خۆیت کرد و مەپالەیت کرد و حتا مەزاڵکی خۆ خودیت کردن و مامی چکن يعني پالەیی حەق وەدگرتیان جێ عەردێوە ملکێمە بوو ئەرێ پالە دەگرتن ئەم چوونمە خواردناوا دەبرومە ئەوت کرد و مەسەوال خۆیت کرد و مەچێلەت خۆیت کردن و گوند بوون و کەهنێمە هەبوون و چەمێمە هەبوون و ئەری بخۆدی ئەش خۆمە گەلکی ئیرۆ بەحسا کەهنیا کرد و دایکێمە ژیانە کەهنێمە هەبوون مەهری دوێ دەرێ چەمامە دششت وجنها ئەو وەختن نەمایە ئەو وەختنها نەما کەسی شغڵیت کرد مە گەلک تەعەبدیت ئەری خودی يعني كاري و تشولي عرديوه بو أري ولا عردين بو الحمد لله وكا كاري مالك يعني وكاري خوي مالك شلوم هفدورا بو قندي ما بو فوقوتي خزوري مختاري قند بو حسبي الشموكي استغفر ربي أي وهفشنجي فهمت قندنا وما ميتشكن